یا ربی خوای پەروەردگار بە گەورەی خۆت ئەم نیشتیمانی کوردستانەمان پارێزراوکەی. یا ربی خوایە ڕۆڵەیەکی بە وەفا بین بۆ نیشتیمانمان، بۆ دایکی کوردستانمان، ڕۆڵەیەکی بە وەفا بین بتوانین عیبادەتی تۆی لەسەر بکەین. ئەم نیشتیمانە دیاری تۆیە پێت بەخشیوین یا الله. یا ربی خوایە ئێمەش وەفادار بین بەرامبەر بە ذاتی تۆ، عیبادەتەکانت لەسەر خاچی پیرۆزی کوردستاندا جێبەجێ بکەین، بتوانین حکمی خوا شریعەتی خوا لەم سەرخاشی کوردستانەدا وەکو خۆی جێبەجێکەین، بە شریعەتی خوای پەروەردگار و بە بەرەکەتی ئەم ئیسلامە ئەم کوردستانە ئاوەدان کەینەوە، بیکەینە شوێنی برایەتی و خۆشەویستی و تەبایی و ئاوەدانی، بیپارێزین لە چاوی ناحەزان و دوژمنان. یا ربی خوایە گەنجانمان پارێزراوکەی، یا ربی خوایە ڕۆڵەکانمان پارێزراوکەی، ئەوانش کە مناڵیان نییە یا ئیلاه العالمین ڕۆڵەی ساڵحیان پێ ببەخشی. یا ربی خوایە هەر کەسێک کە ڕۆڵەی لە دەرەوەی وڵاتە، خوایە هەمویان کوڕوکچی خۆمانن، دینیان بپارێزی، عەقیدەیان بپارێزی، ئیمانیان سەلامەت کەی یا ئەڵڵا بەبێ ئیمانی نەگەڕێنەوە، ژیانیان پارێزراوکەی، بەختەوەریان کەی، کاسبی حەڵاڵیان بەنسیب کەی، وایان لێ بکەی کە ڕۆژێک هاتنەوە ئەم نیشتیمانی کوردستانە بە سەربەرزی بگەڕێنەوە، بە دینداری بگەڕێنەوە، بە گیرفانی پڕی حەڵاڵەوە بگەڕێنەوە، بە ڕووسووریەوە بگەڕێنەوە، دڵی دایک و باوکیان خۆشکەی. یا ربی خوای ڕۆڵەکانمان لە فەوتان و لە جیران لە هیچ ڕێگایەکی قاچاقا بپارێزی، ئەوانش بازرگانی بە مرۆڤەوە دەکەن. یا ربی خوای شەڕ بێنی ڕێگایان و هیچ کە کوڕ و کچی خەڵکی بەناحەق لەبەر پارە و بەرژەوەندی خۆیان نەکەن بە قوربانی. خوای منداڵەکانمان نەبنە قوربانی دەستی هیچ حیزبێک، هیچ حکومەتێک، هیچ قاچاقچیەک، هیچ مرۆڤ فرۆشێک، هیچ نیشتیمان فرۆشێک. یا ربی بەختەوەری دنیا و قیامەتمان کەی، شیفای نەخۆشەکانمان بدەی، عاقبەت خێرمان کەی، دڵمان خۆشکەی، سەرمان بەرز کەی. ئامین ئامین والحەمد لله رب العالمین.